پێم خۆشە بگەڕمەوە سەر پرسیاری یەکەمە، چونکە ئاماژەمان بە چەند لایەنێکی ئەهەمیەتی ئەو کتێبەیدا، بەڵام هێندێک شتە حەیفە باسی نەکرێ. ئەوە هەموو شتێکی گرنگی ئەو کتێبە نییە. گرنگی گەورەی ئەو کتێبەی هەروەکو من لە نووسینەکەیدا کە دامنابوو ئاماژەم بۆەوە کردووە، حەمەدی مەولودی نوێنەری ڕوحی خۆ بەدەستەوە نەدان و سربەخۆیی ڕوحی و دەرونی ئینسانی کوردە. کەسێکە کە بڕوایەکی زۆر قۆڵ و باڵێن سروشتی، نەک ئەوەی کە لە ڕووی تیئۆریانەوە و لە ڕووی نازانم تەبلیغاتێکی کە میدیا بۆی ساز کرد بێ، کەسێکە کە لە قوڵایی کۆمەلگاکەی خۆیدا باوەڕێکی قوڵی بە حەقانیەت و مەسەلەی سربەخۆیی نەتەوەیی ئینسانی کورد هەبووە و تەواوی حەولی ئەو ئینسانەی لانیکەم لە سەردەمی لاوەتیر بۆ سەرەوە کە دێتە نێو کاروباری سیاسی، ئەوەیە بۆ نەهێشتنی ئەو زوڵمەیە کە لەسەر کوردە. ئەمن لەوێ ئیشارە بەوەی کردووە کە ئەو کابرایە چ شتێک وای لێ کردو ئەو ئیرادەیەی ئاوەڕقی بەهێز بێ. یەکێک لەو شتانە بە نەزەریم ترسێکە، ترسە لەوەی لە کۆیلێتی دەستی حەجەمان لە دەستی با بڵێن نەتەوەی فارس و سەردەست، چونکە ئەو دەڵام ڕۆبیر مەکە کوردستان لە ژێر حکمی ئەواندا نەبوو. ئێمە بۆ خۆمان حکمی شاری خۆمان و وڵاتی خۆمان بەڕێوە دەبرد. اینجا ئەو هەموو زۆرەی ئەگەر قسەکە لەبیر بێ، داوای لێبوردن قسەکەی خۆر لەبیر بێ کە بەڕێز مامۆستا شێرکۆ هەژار لە پێشەکیەکەیدا دەقەم پەیوەندی هەیە بۆی باس دەیخێنمەوە، ئەوە باز دەکات، دەڵێ کاتێک ئەوە باسی کۆمەلگای ئەو کاتی مەهاباد و کوردەواری دەکات، دەڵێ کاتێک کوردێکی شار ویستە بێتی ئەمیر تومانی حاکمی ئێران دەربکات، ئاغای کورد ئەو کوردیان گرتووە و قاچیان لە بەرزگی وڵاغەکەی بەستووە و بە کوچە و کۆڵانی سابڵاغێدا جێراویانە تا خەڵکی پێ بتەرسێنن. کاپیتان حەمەد بەرامبەر بە ئاغا و دەرەبەگیش هەر ڕاوەستاوە، ئەو باسەشەیە لە کتێبەکەیدا دەگەڵ داگیرکەر. پێم خۆشە دەقیقەن وایە ئەو کابرایە بەبێەوەی کە بۆ خۆی ڕەنگە هەر نەشی زانی بێ، بەڵام بە شێوەیەکی باسیۆم کرد، بە شێوەیەکی خۆڕەسگە و کابرای نوێنەری چینی هەژار و چەوساوە، ئەو کەسانەی کە دواتر دێن حیزبی مەسەلەن چەپیدا دەنێن و بیر و باوەڕی چەپی لە وڵاتێکی دیکێت دێنن، ئەو کابرایە بەکردەوەی ینی بە شێوەیەکی زۆر خۆڕسک و عملی نوێنەری ئەو تەبەقەیە، ئەو چینەی کە چەوساوەیە و مل ئەو کابرایە هەروەکی ئیشارەت پێدا هاوکات بە دژی دوو لایەن خەباتی کردو و هەتا سەریش ینی دەگەڵیان لە بربەرەکانی دابووە. یەک حکوومەتی داگیرکەری ناوەندی، دوو چینی ئاغا و دەوڵەمەند. بۆچیش دژی ئەو چینە بووە؟ وەچووکتم ڕەنگە ئەو کابرایە تا عمری خۆیدا ئەسڵم ئەو کاتی نێوی مارکسیشی نەبیست بێ، نێوی لێنینی نەبیست بێ، بەڵام بۆچی دژی ئەو چینە با بڵێن دەوڵەمەند و ئاغا و ئەوانەیە؟ چونکە دەزانێ ئەوانە چەندە یارمەتیدەری دەژێر نێری کۆیلەتی دامانەوەی کوردت دەکەن. هەروەک مامۆستا شێرکۆژا بە جوانی ئیشارە بەوەی کردووە کە کاتێک ئەوە بەگشت داگیرکەرەکەدا چۆتەوە، چی لێرە پشگیری لە داگیرکەرەکە کردووە؟ ئەو چینە دەوڵەمەند و ئاغایە. بۆچی؟ بۆی کە بەرژەوەندی ئابووری و مۆقعی کۆمەڵاتی خۆی بپارێزێ. بەڵام ئەو کابرایە لە هیچ بارودۆخێکدا تەسلیمی ئەو شتە نابێ، تەنانەت ئەو کاتێکە وەکو بەرپرسێکی هێزی سەربازی لە کۆماری کوردستاندا بەرپرسیارەتی هەیە، زۆر جاران تەنانەت
لە ئەمری حکوومەتی کوردستان و شخص پێشەواز دەچێتە دەرێ بۆ ئەو پرەنسیپە ئەسلی کە باوەڕی پێ هەیە. زان زۆر بە کورتی دەمەوێت بگەڕمەوە سەر بایەخەکان و گرنگایەتیەکانی ئەو کتێبەی ئەوانە هەمویان دەست خۆش باسەکەی تکایە باسەکەت لەبیر بێ. بینەرانی خۆشەویست، دەگەڵ کاک سولەیمان دڵسۆز نووسەر وەرجێڕ باسی کتێبێک دەکەین کە زۆرمان بەلاوە گرنگ بوو کە بیناسێنین، بێ ئەوەی کە ئەو کەسەی کە کتێبەکەی نووسیوە ساغی کردوێتەوە داوای لە ئێمە کردبێ و بێەوەی کە ئاگادار بێ و بیرۆکەی من بوو کە بیناسێنم. کتێبی کوردبوون. کتێبی کوردبوون بەرهەمی بیرەوەریەکانی کاپیتان حەمەدی مەولودە چرچی، یەکێک لە ئەفسەرانی کۆماری کوردستان. کاپیتان حەمەد کەسێکی تەواو ئاسایی، کەسێک کۆمەلگایە، بڵێن نەدەوڵەمەند بۆ نەخوێندەوار بۆ نەباسەوات بۆ لە پلەیەکی تەواو نزمی کۆمەلگای عادی کۆمەلگای بووە. بەڵام ئەو کەسە بیرەوەریەکانی ئەوەندە سەرنجڕاکێشن کە دەیان کەسایەتی وەک بەڕێز کاک سولەیمان دڵسۆزی لەسەریان نووسیوە. کاپیتان حەمەد دوای کۆماری کوردستان تووشی زیندان دەبێ، تووشی لە عێراق لە زیندان دەبێ و دواتر دەگەڕێتەوە کوردستان و هەروەها دواتر کە ناتوانێت ژیان بکات بە قاچاغی دەگەڕێتەوە، مەجبور دەبێ ڕوو لە شوڕەوی یەکێتی سۆڤیەتی و کاتی دەکا و لە ئازەربایجان دەمێنێتەوە و هەتا ئاخرین ڕۆژی تەمەنی هەر لەوێ دەمێنێتەوە. هەر لەو ساڵیشدا بەداخەوە فەوت دەکات کە شۆڕشی گەلانی ئێران کراوە لە ئێران، بەڵام بەداخەوە نیشتمانەکەی نابینێ. دەردێکی کە ئەمن ئەو ماوەی لە شۆڕشی ژینادا بەڕاستی زۆرم پێ ناخۆش بگەر هەندێک لە کەسایەتی و قارەمانەکانی کوردم دەدیت دەو ماوەیدا فەوتیان دەکرد، زۆرم پەرۆش بوون. بەدڵ ئەوەندە ناڕەحەت بوون دەمکوت خۆزگە تۆزێکی دیژ لەو دنیای مابان و هەندێک لە دەستکەوتەکانی شۆڕشی ژینایان دیت بە. بەڵام کاپیتان حەمەد لەوێ فەوت دەکا و نووسراوەکانی دواتر کچەکەی کاپیتان حەمەد تەلەفۆن دەکا و پەیوەندی دەکا بە خزمەکانی لە مەهاباد، دەڵێ بابم هەندێک دەست نووس و شتی وای هەنە زۆری دەپاراستن. دی ئەو دەست نووسانە لە ڕێگای جۆرا جۆرەوە بە هەر شێوەیەک بێ بەدەست کاگوریا ماملێ کوڕی هونەرمەندی نەمر محەممەدی ماملێ دەگا و کاگوریا ماوە 5 ساڵان خەریکیان دەبێ، خەریکە و دەست نووسانە دەبێ و دەیان کتێبی دیکەش لە قراغوی دەخوێنێتەوە هەتا بتوانێت ئەو مێژوەی زیند و کاتەوە بە جوورێک کە زەربە وێ نەکەوێ و بتوانێت ئەو شتەی بەو شێوەی کە هەیە ساغ کاتەوە. لەگەڵ کاک سولەیمان درێژە بە گفتوگۆیەکە دەدەین. کاک سولەیمان باسەکە ماویتی یا پرسیارێک لێ بکەم؟ پێم خۆشە بەر لەوەی پرسیاری تازەم لێ بکەی، چونکە باسەکە یەک دوو لایەنی مابوو بایەخ و کتێبەی ئەوانە عەرز بکەم. یەکێک لە لایەنە هەرە سەیر و سەمەرەکانی ئەو کتێبەی ئەوەیە کە ئەو کابرایە لەگەڵەوەی کە نەخوێندەوارە، لەگەڵەوەی کە یا با بڵێن کەم خوێندەوار بووە، بەڵام ئەمن زێدەڕۆیی نەکردو ئەگەر بڵێم شاکارێکی ئەدەبی خۆڵقاندەوە. دیارە ڕۆڵ و نەخشی بەڕێز و خۆشەویستان کاک وریای ماملێ و هاوسەرە بەڕێزەکەی شەرارەخانم لە ڕێکوپێکردن و زۆر جار داڕشتنەوە و ئێدیتکردنی کتێبەکە و ساختکردنەوەیدا یەکجار زۆر گرنگە، بەڵام چ لە ڕووی زمانەوە چ لە ڕووی شێوازی جێڕانەوە ئەو کەسانەی کە کار لەسەر ئەدەبی جێڕانەوە دەکەن دەزانن ئەمن دەڵم چی شێوازی جێڕانەوەی کوردبوون لەگەڵەوەیدا ڕۆمان نییە، بەڵام ئەوەندە شێوازێکی تایبەت و کوردانە و خۆڕسک و تاڕادەیەکی داهێنەرانەیە کە ئینسان سەری سوور دەمێنێ. ئەوەی دوو جیاوازی خاڵی جیاوازی یعنی هەرە گەورەی ئەو کتێبە لەگەڵ هەموو کتێبە بیرەوەریەکانی کە تا ئێستا لانی کەمە خوێندومەتەوە
ئەوەیە کە ئەو ئینسانە هەست دەکەم بەو پەڕی ڕاستگۆیەوە بەسەراتەکانی جێراوەتەوە. یعنی کەسێک نییە خۆی بکاتە قارەمان، لەگەڵ ئەوەشدا لە هێندێک جێ بەڕاستی ئەو کابرایە قارەمانە، قارەمانەتی نواندووە و خەڵکی دیکە ئێستا لە نووسینی دیکەدا باز دەکرێ و بۆی لە شاهیدی بۆ دەدەن. بەڵام لەگەڵ ئەوەی کە باسی کارە باشەکانی خۆی کردو، باسی کارە منفیەکانی خۆشی کردووە، باسی لاوازەکانی خۆشی کردووە و خاتری هیچ کەسی نەکردووە لە بابی خۆیڕا، لە خۆیڕا، لە سەرۆکۆماری ئەو حکوومەتە ڕاکە با بڵێن خەیاڵ و ئایدیاڵی وی بووە، خاتری هیچ کەسی نەگرتووە. ئەسڵەن شتێکی زۆر دەگمەنە لە مێژووی هەموو دنیادا، ئەسڵەن لە ئەدەبیاتی دنیادا ئەو ڕادەیە لە ڕاستگۆیی و ئەوەی کە دەڵێن هیچ دەمامکێکی پێوە نەبووە. بەو پەڕی ڕاستگۆیەوە شتەکانی بەو شێوەیە کە بۆ خۆی زانیوێتی وە بیری بووە جێڕاونەتەوە. ئەو دوو خاڵە زۆر زۆر گرنگن کە ئەو کتێبەی زیاد دەکەنەوە لە کتێبەکانی دیکە. فەرموو. پێم خۆشە بەشێکی بخێنمەوە. ئەو بەشە ئەمنی گریاند، زۆربەی کتێبەکە ئەمنی گریاند، جارجار شتی خۆش چێدا بوو، بەڵام زۆربەی کتێبەکە تراژیک بوو. بەڕاستی ئەو کتێبەیەکی لەو کتێبانە بوو کەم زۆرم تام لێ چێشت، بەڵام ئەمنی سۆک کرد، ئەمنی کە خەمێکی قوڵی نیشتمان و وڵاتم لە مێژە دەخۆم داخر کرد بووە، ئەمنی سۆک کرد. بەڕاستی سپاس بۆ کاگوریای ماملەیکە و ئەسەرەی پێشکەشی دنیای ئەدەب کرد. لە جێگایەکیدا کاپیتان محەممەد کە بە قاچاغی لە عێراق ڕادێتەوە، دێتەوە کوردستان دەهێژن و منداڵەکەی ببینێ بەرەو باغی زۆر جالب بەش. ئەو کتێبە شتی زۆر نکتەی زۆر جالبدایە. ڕاست دەچێ لە باغی ماڵە پێشەوای، دەچێتەوێ باغەوانەکەی دەناسێ، دەیهەوێ لەو باغی لە ڕێگا و باغەوانەیە کە ناسێتی ژن و منداڵەکەی ببینتەوە. چەند جالب ئەو داستانە، ئەو چیرۆکە یەکتر دەگرێتەوە. دەڵێ کە هاتوۆتەوە لە نێو باغی وە چاوەڕێ بۆ منداڵەکانی بیان بینێ، دەڵێ شەیتانم بە نەحلەت کرد و هەستان چوومەوە نێو بێستانی و خۆم دنێ و گوڵە پێغەمبەراندا مات کرد. لای چێشتانێ بوو مستەفا واتە باغەوانەکە هەروە دیار نەکەوت. ئەو جار ژنەکەی نان و خواردنی بۆ هێنام کە لە خواردنێ بوومەوە، ئیدی کەم کەم نیگەران دەبووم، لە پڕ تەماشام کرد. ئەوە خورشید یعنی خێزانی کاپیتان محەممەدی، لە پڕ تەماشام کرد. ئەوە خورشید منداڵەکانی و پێش خۆی داوە و دەهات چۆن لە ترسانی زوو ئاورێکی لە دواوە دەدایەوە کە نەکا کەس بیبینێت. چاو دەقیقەن سەکانسی ئەو فیلمە جالبانەیە کە ئەمەدایان بینین. یعنی بڵێ ئەو کتێبە دواتر ببێت چ فیلمێک چ سریاڵێکی جالبی مێژووی لێ ساز بکرێت. ئاسانکارێکی بۆ فیلم ساز و بۆ هونەرمەند کردووە. دیار بوو کە خورشید بە منداڵەکانی نەکوت بوو دەو بەمەکن بابتان، نەیهێشت بوو کە مستەفاش لە کنیان باس بکات. کاتە نێو بێستانی و چاوی بە من کەوت، لە گابۆڕێدا دەگریا چۆن وەک بارانی بەهاری ئاوی بە چاواندا دەهاتە خوار. ئامینی کچم تەمەنی ببوو بە 12 ساڵان، خانەی کوڕم 6 ساڵێ و فاتمیشم ئەوەندە چکۆلەیە کە نافامی. ئامین دەبێتە خێزانی محەممەدی ماملەی نەمر. ئامین منی ناسێوە و ئامبازم بوو و دەستی داستۆم کرد بۆ ئەوەی منداڵەکان تفەنگ و فیشەکەم پێ نەبین و نەکا لە لای منداڵەکە ڕەچی باسی بکەن. پێشتر تفەنگ و فیشەکدانەکەم دنێو دێراوێکدا دانا و گیان بەسەردادان و خۆشم لەوێ دانیشتم. لەو لاوە خانەی کوڕم کە منی دیت لە ناو گوڵە بە ڕۆژاندا دانیشتم، خانەی 6 ساڵە، ڕووی تێکردمەوە دەنگ کاتکوتی ماما ڕازی گوڵە پێغەمبەرەیەکی لێکەمەوە. ئەمیش گوتم حەز دەکەی سیان لێکەوە بە قوربانت بم، وەرە ماچێکم دەیە. کەوا بە گەرمی جوابم دایەوە تەماشایەکی سەیری کردم. دڵخۆش ببوو کە ئیزنم داوە گوڵە شامی لێکاتەوە.
ئەو ئێستا منی نەدەناسی، هەروەی دەزای من باغەوانم کە تەماشای دایکی و ئامینی کرد کە دەگرین و منیش دەستێکم دەملی ئامین و دەستێکشم لە دەستی دایکیدایە و خۆش خۆش ماچیان دەکەم دڵخۆشیان دەدەمەوە و فرمێسکیان بۆ دەسڕمەوە. گوڵە شامیەکەی دانا عەرزی و هاتە پێشەوە بە خورشیدی گوت دایە ئەوە چێیە؟ ئەویش بەدەم گریان و هەنیسکەوە جوابی دایەوە باوکتە ڕۆڵە گیان، پیلی خانم گشت و هێنامە پێشەوە و بەخۆمەوە کوشی و ماچم کرد و بۆنیم هەڵبژی. دیار بوو باوەڕی نەدەکرد. دیسان دایکی دڵنیای کردەوە، جا دەگەڵم ڕاهات. ماوەی سەعاتێک پێکەوە بووین. وردە وردە ترسم لێ پەیدا بوو کە نەکا سەرباز بێنە سەرم. خۆ ئەوانەم لەلا بێت هیچم پێ ناکرێ و دەگیرێم. چاو ئەو جم لە جالبەی خۆوانم لەلا بێت هیچم پێ ناکرێ و دەگیرێم. ئەو پاڵەوانەی کە لە سەرباز و لە دوژمن نەدەترسا دەکلێبەکەی کە دەخێنێەوە لە هیچ کەس ناترسی، هەر خۆی پێداداوە. ترس دەوجودی حەمەدی کاپیتان حەمەدی دانیە، بەڵام دەڵێ خۆوانم لەلا بێ هیچم پێ ناکرێ و دەگیرێم. ڕازیم کردن بڕۆنەوە و بڕێک پارەم پێبوو دامنێ و بەڕێمکردنەوە. دوای دەڵێ سەرجەم 3 ڕۆژان لەو باغە بووم. ڕۆژێک مستەفام نارد بۆ لای کوڕی قازی تا بێت بیبینم. کوڕی ڕەش لای ئێوارەیەکی پەیدا بووم، تا درەنگانێکی بە سێقۆڵی گەرمی قسان بووین و پاشان ڕۆی. بۆ بەیانی هاواڵەکانم زانی بوویان کە لە باغیم. دیار بوو مستەفا پێی گوتم. ئەو ڕۆژە زیاتر لە 20 نەفەر هاتنە لام، هەمووی وەختی خۆی پێشمەرگەم. ئەو شتێکی جالبی کاک سولەیمان ئەمن لەو کتێبەیدا سەرنجە منی ڕاکێشا، ئەگەر سەرنجە دابێتێ یەکجار زۆر جوان، یەکجار زۆر جوان باسی پیاوەتی و شەهامەت و بڵێن هاوکاری برا کوردەکانی لە زیندان لە باشووری کوردستان دەکا، ئەسەن چەندە دەستیان گرتووە. یعنی ئەو کابرایە زۆر جوان باسی دەکا. شتێکی کە ڕاستی دەوێ ئەمن لە ئێستای لەو دۆخەیدا بینەرانی خۆشە ئێستا کە باسی ئەو شتەی دەکەین 100 و چەند ڕۆژ لە شۆڕشی ژینا تێپەڕیوە لە قۆناغێکی گرنگی کوردستانی ڕۆژهەڵات داین. دەو قۆناغەیدا کە یەکێک لە قۆناغە سەختەکانی مێژووی کورددا وە دەبێتە مێژوو دەمێنێتەوە، ئێمە پشتگیری پارچەیەکی تری کوردستان نابینین لە کوردستانی ڕۆژهەڵات. پشتگیری خەڵکی ڕۆژهەڵات باشوور نابین، یاگە دەیبینین زۆر کەمن، دەستەیەکی زۆر کەمن، تاقمێکی زۆر کەمن کە پشتگیری دەکەن. و حکوومەت و شەقامی کوردی لە باشووری کوردستان ئەو پشتگیری کەمە چاوەڕان بی نابین. بەڵام کاپیتان حەمەد دەوێدا باز دەکات، دەڵێ لە زیندانێ بووم، تەنانەت 2 جار تەزکەرەی ڕانیە و بەنێوی قەڵاتزێ و ڕانیەم بە ساز دەکەن. دەڵە خەڵکی ئەو شا ئەو دێ دەهاتن ئەو دێهاتێک کە خەڵکی ئەمنیان بە خەڵکی نووسی بوو، نێوەکانیان پێدەکتن دایانکرد بڵە فڵان کەسی دەناسی. تەنان باسی دەکات دەڵێ لە چایخانەیەکی ڕاچا دەهاتە زیندانی، هەموو جارێ چایچێکە پوڵی لێ نەدەستاندەم دەیکوت پارەی تو دراوە. یعنی خزمەتێکی پێدەکەن کوردی باشوور. ئەو خزمەتەی ئێمە ئێستا نابینین، ئەو خزمەتی گەرم و گوڕە ئێستا نابینین. بەڵام کاپیتان حەمەد لەو قۆناغانەدا پێدەگا. کاک سولەیمان پێم خۆشە ئەوەی باس بکەین. ئەتۆش پێت وایە گەر پێش شۆڕشی ژینا چەند ڕۆژێک پێش شۆڕشی ژینا ئەو کتێبە هاتە دەرێ و بەداخەوە خەڵکی کوردستان بەدەستی نەگەیشت، پێت وایە گەر پێش شۆڕشی ژینا هەر تاکێکی کورد لە مەهاباد و سنە و پیرانشار و شنە و جوان ڕۆوانە ئەو کتێبەی خوێندباوە جوورێکی دی ڕەوکی ڕووداوەکان جوورێکی دەچوونە پێش؟ پێم وایە کوردبوون هەر کتێبێکی سادە و ساکاری بیرەوەری نییە، بیرەوەری کەسێک بێ و بەرحاڵ یا بەشێک لە مێژوو بێ. ئەو جوورێکە ڕاستە هێندێک شتی لە مێژوو ڕوون کردوونەتەوە کە پێشتر بەڕاستی لە هیچ کتێبێکی مێژوویدا ئاماژەیان پێ نەکرا بوو. بەڵام لەوانە لە هەمووی ئەوانە گرنگتر ئەو شتەیە کە من کوتم کاپیتان حەمەدی مەولودی نوێنەری ئەو سربەخۆیی و ئەو
هێزە نەتەوەییە خۆڕسک و پاک و خاوێنەیە کە لە کوردستاندا هەبووە و ئێستاش کەم و زۆر بەحاڵ هەیە و لە ڕۆژهەڵات ئەمە دەبینین لە بەتایبەتی لە ئەو چەند ساڵی ڕابردوودا خۆشبەختانە ئەو بیر و باوەڕی نەتەوەیی و ئەوەی کە شوناسوازیە و بە قەول فارسەکان دەڵێن هۆویەت تەڵەبیە لە نێو بەشێکی زۆری خەڵکدا پەرەی گرتووە یعنی شتێکە کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بووە کەم نەبووە مەلەت لە ئەو ماوەی 13 ڕۆژەی شۆڕشی ژینادا زۆر بە بەرچاوی ینی بە بەربڵاوی دەیبینین کە بنەماڵەی شەهیدان هەر یەکە بۆ خۆیان وەکو ڕەهبەرێکی سیاسی دەدوێ اینجا هێماکانیان دروشمەکانیان بەکارهێنانی سرودەکان هەر هەموو ئەوانە نیشاندەری ئەوەیە کە ڕۆژهەڵاتی کوردستان ڕێک بەو ئاراستەیەدا ڕۆیوە کە کوردبوون باسی دەکات ئەویش بڕوا بەخۆبوون وەکو نەتەوەیەک و ناسینی خاک نیشتمان و ئەو مافە سروشتی کە تو هەتە و لێت زەوت کراوە لە پەیوەندی لەگەڵ باشووری کوردستان ڕاستە وەکو کۆمەڵگا باشووری کوردستان پێش هاتنە سەرکاری حیزبەکان و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆشم بە منداڵی بابم پێشمەرگە بووە ئاوارەی پەڕیوەی باشوور بووین بەشێک خوێندیشم ئەسەر خوێندی کوردیم لە مثلا لە قەڵاتزێ بووە لە باشووری کوردستان بووە بۆ خۆم بە منداڵیش و چ دواتریش تەنانەت لە ساڵی 2000 کە جارێکی دیکە پەڕیوەی کوردستانی باشوور بووم خەڵکەکە یا با بڵێن کۆمەڵگاکە ئەو شتێک کە حەمەدی مەولودی باسی دەکا ئەو بەهاناوە هاتنی یەکتر ئەمن بۆ خۆم ئەو شتم دیتووە یعنی هەتا لەو ساڵانەی دواییشدا کۆمەڵگاکە هەرو کۆمەڵگایەیە و ئەو پەیوەندی ڕۆحیە و هاودڵیە هەر هەیە چ شتێک زەربەی لەوەی داوە بەداخەوە حیزبایەتیەکی سەقەت لە باشوور دوو میدیایەکی نابەرپرسیار میدیایەک کەس نازانێ ئەسن استراتیژیان چیە لەو پەڕی وێرانیدا لە ڕووی ئەو پێکێنانی ئەو ڕۆحە نەتەوەیە یەکگرتوویەدا ناڵم هەموو کارەکانیان بەڵام ڕەخوڕاستە ڕەنگە کاریگەری باشیان هەبووە تا ڕادێک بەڵام حقیقەتەکەی ئەوەیە کە هێندێک ڕەوتی سیاسی و میدیایی لە باشوور زربەیەکی یەکجار زۆریان لەو یەکگرتوویە نەتەوەیەی داوە و بەڕاستی حیزبەکانیش دەتوانم بڵم هۆکاری هەرە سەرەچین بۆی کە ئەبەو شیوەیە کە دەڵێ ئەو هەتا ئەو کۆمەڵگایی کە لەوێ هەڵوێستیشی هەبوو بەهانای یەکتریشەوە دەهات ئەو هەڵوێستان نابیندرێ باسی ناکرێ مثلا بۆ نمونەیەکی زۆر بچووک باز دەکەم هەر چەند مانگ لەوەی پێش لە جریانی هێرشی بوشێکی ڕژیمدا بۆ سەر بنکە و بارگاکانی حیزبی دموکرات و کۆمەڵە خەڵکی کۆیە خەڵکی ئاسایی چیان کرد ینی چەندە بە ڕۆحێکی نەتەوەی بەهانەیە ئەوزان من لەوێ خەڵکێکی باش دەناسم لە قسەیان لەگەڵ دەکەم خەڵکێکی زۆرمان هەیە کە بەڕاستی بە ڕۆحێکی نەتەوەیی هەر ئەو شتێک کە حەمەدی مەولودی دەڵێ تیاندا هەیە بەڵام بەداخەوە حیزبایەتی هەموو شتێکی لەوێ خرا کرد و ناشرین کرد هیوادارم ئەو شت ببێتە وەک دەڵێ ئەدەب ڕاستیان مۆفتی ئەس لوقمانی کابرای ئەوی حەکیم بەڵام بەڕاستی خۆزگە ئێمەش ئەو هەڵانەی کە لە باشوور کراون بۆمان ببنە دەرس لە ڕۆژهەڵات بە هیچ شێوەیەک دووپاتیان نەکەینەوە دیارە من دەبێت پێویستەوەی بڵێم ئەوەندەم بیستومە و ئەوەندەی دەشزام شاری کۆیە
خەڵکی شاری کۆیە ئەم بخۆم لەوێ نەژیام لە نێو حیزبی دموکراتیش نەبوومە بەڵام ئەوەندەی دەزانم شاری کۆیە و خەڵکی شاری کۆیە بەشێکن لە مێژووی حیزبی دموکرات لە مێژوودا باسییان دەکرێت و هەستیشم کردو بەردەوام باسی چاکە و پیاوەتی خەڵکی شاری کۆیە دەکەن ئەمنەوەم نەدیەوە بەڵام ئەوەندەم بیستووە لە مشکی منیشدا جێی خۆی کردوتەوە. خۆشەویستان ئەوەی بیستتان و بینیتان بەشێک بوو لە بیر و بۆچوونەکانی بەڕێز کاک سولەیمانی دڵسۆز نووسەر و هەرجێر سەبارەت بە کتێبی کوردبوون واتە بیرەوەریەکانی کاپیتان حەمەدی مەولودی لە ساڵەکانی پێش دامەزرانی کۆماری کوردستان و بەشێکیش لە چیرۆکەکەی لە دەورانی کۆماری کوردستاندایە و هەتا دواتر دەستە زیندان و دەچێتە ڕووسیا. هیوادارم ئەگەر ئێوەی بینەریش قسەیەکتان بۆ کردن هەیە و بۆ بیستن هەیە بۆی کە پەیامێک بدەن بە کۆمەڵگای کوردی و تریبونێکتان دەست ناکەوێ جێی داخە لە میدیای کوردیدا کەمبودی تریبونمان زۆرە تریبونی ئازاد پەیوەندیم پێوە بکەن پێم خۆشە وەک تریبونێکی تەواو ئازاد لە خزمەتتاندا بم بۆی کە دەنگی ئێوە بە کۆمەڵگای کوردی یا بۆ کەسانی کە پێتان وایە دەبێت دەنگی ئێوە پێیان بگات بگەێنم. زۆر زۆر سپاس کاک سولەیمانی بەڕێز. ئەگەر دوایین وتە باسێکت هەیە شتێکت هەیە لەسەر ئەو کتێبە پێم خۆش بوو لە کۆتاییدا سپاسی کاگوریای ماملەی بکەین 5 ساڵی کار کردووە دەیانی کتێبی خوێندوێتەوە زەحمەتێکی زۆری لەگەڵ شەرار خانم لەسەری کێشاوە و ئەگەر ئەمن بەڕاستی بۆ خۆم لەبەرەوەی کە تۆزێک هەزینەی چاپوشتەکەی نیەتەوە دەستی نیگەران بووم دەنا پێم خۆش بوو هەموو ڕۆژێ لە شۆڕژی ژینادا یەک دوو لاپەڕەم خوێندباوە و بە دەنگ ئەو کتێبم گەیانباوە کوردستان هەرچەند ئەو کتێبە بەڕێوەیە و بە زوویش تەرجمەی فارسیەکەشی بەڕێوەیە کە زۆرم پێخۆش بوو. زۆر سپاس کاک کوردنژادی بەڕێز بۆ ئەو کاتێکی بەملت بەخشی. ڕاستەکەی ئەو کتێبە زۆر لەوە پتر هەڵدەگرێ قسە لەسەر دووکرێەوە خەڵکێکی باش شتیان لەسەر نووسی لە زۆر لایەنەوە لێشیان داوە. تەنیا ئەمن لە یەک دوو ڕستەدا دەمهەوێ بەڵام کوردبوون یەکێک لەو کتێبانەیە کە پێویستە هەموو کوردێک بخوێنێتەوە هەروەکو جەنابەت بە جوانی ئیشارەت پێکرد ئەگەر ئەو کتێبە بە شێوەیەکی بەربڵاو بگاتە دەستی خەڵک ئەو پتانسیل و توانایی تێدا هەیە مێژوو بگۆڕە. کاتێکی خۆش. دقیقاً قسەی دڵی منت کرد. زۆر سپاس و هیوادارم هەر ساغ و سڵامەت بمێنی بۆمان کاک سولەیمانجان. دوای سەرکەوتنت بۆ دەخوازم کارەکەت زۆر بەبایەخە درێژەی پێ بدەتکەیە. زۆر سپاس.